بەڵێ لە دەستپێکی بەرگەی یەکەمی بەرنامەی بەیانی باش وەکو پێشتر ژامەژەمان پێکرد باز لە دۆخ و ژیانی کرێکارانی بیانیەکەین لە هەرێمی کوردستان بۆ مەبەستە میوانداری حەماهەژار سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیری و داکۆکیکردن لە کرێکارانی بیانیمان کردووە لەگەڵ بینۆدا کە هاوڵاتیەکی بیانی ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن پێمان خۆشە بزانین ژماری کرێکاران لە هەرێمی کوردستان چۆنە و کێشەگرفتەکانی ئەوان چی و داواکاریان چی وتوان چەند ساڵ لە هەرێمی کوردستان بمێنەوە خۆی چەند ساڵ لێرە بینۆدا لێرە ماوەتەوە کاک محەممەد سوپاس بە ئامادەبوون زۆر خۆشحاڵی لەبڕۆ لەگەڵمانی ژمارەی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان چەندە؟ سپاس بەیانی بیسەربینەرانتان باش ژمارە کرێکارانی بیانی ئێمە ئەم ساڵ تا ئێستا ئاماری تەواو بەردەستدانیان بەس ئەم ساڵ بەپێی ئەوەی کە هاتن زیاترە لەسەر 35,000 کرێکارەوە هەیە ئێستا بەڵام عادەتەن کۆتای ساڵ ئێمە ئامارەکە ڕادەگەێنین لەبەرەوەی لەگەڵ دام و دەستگای پەیوەندیدارەکان قسە دەکەین و ئامارێکمان دەست دەکەوێت لەگەڵ خۆشمانە ئەو کاتە ئێمە ئامارەکە ڕادەگەێنین. کاک محەممەد ئەم کرێکارانی کە لێرەن زیاتر لە چ بوارێکا کار دەکەن و لە چ بوارێکدان؟ زانی تەخەسوس نییە لە هێنانی کرێکاردا خۆی بەپێی هەموو پرینسیپەکان و یاسای کار و ڕێنمایەکان کاتێک وڵاتێک پێویستی بەدەستی کارە ئاساییە کرێکارێک بێ بەڵام کرێکارێکی شارەزا بێ پاشان دوو وەزارەتی معنی بچن تەنسیق بکەن بۆ ئەوەی ئەم کەسە پرۆتۆکۆڵێک مەدەکە ئەم کەسە ژیانی پارێزرا بێ کەرامەتی پارێزرا بێ وە چۆن دێت ئاوا بگەڕێتەوە دوور بێ لە دەست درێژی دوور بێ لەوەی کە بازرگانی پێوە بکرێت دوور بێ لەوەی کە ئیستیغلال بکرێت بەڵام لێرە ئەوە نەکراوە کۆمەڵێک کۆمپانیای زۆر هەیە کرێکار دەڕژێنێتە ئەم وڵاتە زۆر باشەماوی دوور لە ستاندەرەکان زۆر باشەماوی چەند ساڵە بێ ئەو کرێکارە بیانیانەی کە هێنە هەرێمی کوردستان بمێنەوە عادەتەن لە دوای 2003 ئەو کرێکارانە بیانیانە لە دوای ڕوخان ڕژێمی بەعسی فاشێەوە هەلێک ڕەخسار لە کوردستاندا مەسەلەن زیاتر کە کرێکاری بیانی بێت لەبەرەوەی حاڵ و وەزعی گوزەرانی خەڵک باشتر بوو معیشەت بەرەو ئاسی سەرەوە دەڕۆیشت ئیتر عادەتەن وایە خەڵکە معیشەتی بەرز بوو داواکاری و تەڵە بۆ حەزەکانی زیاتر دەبێت کاتێکە کرێکارێکی بیانی دێتە کوردستانەوە تا چەندێ دەتوانێت دیاریکراوە بۆی کە بمێنێتەوە لە دوای ئەوەش ئارەزومەندانێ بمێنێتەوە یان ئەبێ بڕوا دەزانی مشکلەکەمان لەوەیە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان بڕێرەکەیان تەناقوزە وەزارەت کاروباری کۆمەڵایەتی دەڵێ دوای بۆی هەیە 2 ساڵم کەسە لێرە بە دوای 2 ساڵەکە پێویستە ئەو کەسەیە بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی و جارێکی کە بێتەوە یا ئەوە تا نقطە سەری دیار بەڵام وەزارەتی ناوخۆ دەڵێ بۆی هەیە مەسەلەن 9 ساڵ بمێنێتەوە خۆی لە حەقەتیش داکرێت کە مانەوەی کرێکاری شارەزا گرنگە هەبێ بەڵام دیسان ئەویش بە نابێت مەسەلە لە 3 ساڵ زیاتر لە 2 ساڵ کەمتر لە ساڵە کەمتر لێرە کارکەوە کۆمەڵ خەڵکی تریش فێر بکات یعنی خۆوە نییە کەسەکە هەربێت لێرە ئیش بکات و بڕاتەوە نات کە تۆ دەی بۆ ئێرە دەبێت کەسێک فێر بکەیت لە ئەم کارە ئەنجام بگەڕێیتەوە ینی ئیجباریە بەڵام ئەمانە لەبەرەوەی کەس فێر ناکەن و کار دەکەن عادەتەن لە ناو خۆشماندا جۆرێک لە تەمبەڵی یەخێ گرتوین چکە فەتەی پێشوو ژیانمان خۆش بە بەڕاستی و هیلاگونێکی کەمیش بووە بەڵام ئێستا عکس بۆتەوە خۆمان ڕانێهێناوە لەگەڵ ئەو قەیرانێک کە ڕوو بەڕوومان بۆتەوە زۆر باش کاک محەممەد چین لای بینۆدا بزانین ئەو چیمان پێڵە بینۆدا بەخێر بی خۆشحاڵین لەگەڵمانی ئەمڕۆ ماوەی چەند ساڵە لە هەرێمی کوردستانی و کەی بوو هاتی و کە هاتی 2015 چی ئیشێکەکرێت سەرەتا ئیشەکەی هەراوی مارکتینگە هەر لە مارکێتی شکڵە جەوی کوردستانە پێ چۆن بوو ینی جەوی ئیشکردنی کوردستان ئیشەکەی کوردستان ئاخری ئیشەکەی ئێستا پێشتر باش بوو بەس ئێستای کەمە ئیشەکەی کەمە ماشەکەی کەمە لە ڕووی پێداویستیەوە چیتان پێویستە کە بۆتان بکرێ ئەن شتێکتان پێویستە بۆ ژیانکردن لێرە ئەخیر پێوستاوە زۆرە مشکلەکەی زۆرە لێرە بۆ کرێکارەکەی ئێکم مشکلایە ئێکامەی زۆر مشکلە ئێستا بۆ ڕۆژی 20,000 گرامایە بۆ کرێکارەکەی ماشەکەی تقریبان نزیکی 1 ماک بۆ 4 گەلایە زۆر 4 گەلایە ئەکە ڕۆژی 20,000 گرامە بێ هەر هەڵی نییەوە ئێستا نەفەرەکەی زۆر نەفەرەکەی یەکەمەی ئەکسپایر بوو ئێستا تازایکەی ناتوانین بۆ لای گرامەکەی زۆرە پارەی زۆرەوێ ئارەوەڵە پارەکەی زۆرە ئێستا ئەنەگە ڕۆژانە 20,000 ڕۆژانە ئارەوەڵە هەڵی نییە ئەمێنە نەخوا
بیۆندا مامەڵی خەڵک چۆنە لەگەڵتا لەو ماوەی کە لە کوردستانی مرتاحی بەڵێ بەڵێ مامەڵی خەڵک زۆر باشە لەگەڵتا کوردستان زۆر باشە بۆ زۆر سپاس بە گورتی کوردیەکەش زۆر باشە زۆر باش کوردستانەکەی زۆر باشە ئێستا جانیم من هاتووە 2015 بەس نەفەرەکەی هاتوو 2000 ئەوەی هاتووە ئێستا زۆر بوو لێرە 10 سال 12 سال کەس سەفەر نایکەی هەر لێرایە کوردستان بۆ نێپالی کەڵکی نێپالەکە زۆر ینی خۆشە زۆر باش ئیش گۆڕین چۆنە بۆ نمونە تۆ حەز ناکەی میشە بکەی ئیشەکە قورسە یان حەزەکە ئیشێکی تر بکەیت مە ئاسانە بۆ تۆ ئەخر لێرەی کانونیە کانون هەیە بۆ نابێ بۆ لای من ئێک سوێنەکە ئیشاکەم نابێ بۆ سوێنێتی ئیشاکەم ئەوە کانونەکەی نابێ بیۆندا لەمەوەیە کە لە کوردستان نای تا ئێستا چ جۆرە ئیشێکە تاقی کردوێتەوە ئەو شانە چی بوون زیاتر حەزت لە کامی بووە لێرە ئیشاکان بۆ لای نێپالەکە زۆر بۆ کیسە لێرە کیسەکان ئیشی ماڵەکەی ئەکر ئیشی ماڵەکەی خۆت کاک هەمەی زانێ مشکلەکەی زۆرە ئەکر هەرچی مشکلا بێ کاک هەمەزار یارمەتیەکەی هەن ئیشەکان کێشەکان ئەو شانێکیکەن کە گرفت دروستە بێ کێشە دروستە بێ شەکانشتە لای کاک باە کاک هەمەدەن ئەکر ئێمە ئێرە نێپالی کەنسولەر نییە بۆ لای مەمنوعە بۆ لای ئیرا باشە کاک هەماژار هاوکاریتانە باە ئەگەر هیچ مشکلا بێ لای کاک هەمەدان فێتالیم کاک هەمەدار هاوکاریەکەی نەفەرە مردووە بێ خاستاکانە ناخۆشە بێ ئەگەر ماسوەری ناگرەی لێداوە هەرچی بێ بڵێ کاکامە باش کاک هەماژار ئەم گرفتانەی ئەوان ئێوە لەسەر ئەرکی خۆتان چارەسەریەکەنی ئەمە ئەرکێکی حکوومەتە بێ ئێوە ڕاستپێراوە ئێوە ژێبەجێیەکەن مەسەلەی کارڕێخەوەی کارێکی اختیاریە واتە حەزە لەگەڵ زانستا هیچیان بێ هیچیان ناڕوات من بۆ خۆم پێشتر چەندین دەورم بینیوە لە دەروی وڵات ڕاهێنانیشی باشم کردووە نەمیسەوە خۆم خەڵکیچکە بچم پیاسەیە بکەم بە ناوی دەورەیەکەوە و بێمەوە نا ئەوەی لەوێ هەڵم دەستم کۆتۆ دەمەوێت لەوێ خەمەباری پراکتیکەوە پاشان ئێمە هەرجۆر لە جۆرەکان ئینسانین تەمەنەکەشمان ئەوەندەی نەماوە بتوان بە ئەوەندەی کە هەیە خزمەتی ئینسانەتی پێ بکەین ئێمە کۆمەڵێک هاوڕێین بەیەکەوە لە 2014 ئەو ڕێکخراوەمان دروست کردەوە باشە خۆبەخشانە لێرەوە ئەوە تەلەڤیزیۆنەکە ئێمە داوای هاوکاریمان لە هیچ کەسێک نەکردووە پێیان وتوی لەسەر ئەرچ خۆمان چیمان کردووە ئەمە زۆر پارەمان پێویست نییە چکە خۆی کار ڕێکخراوی زۆر پارەی پێویست نییە ئەوەی کە زۆر پێویستە کرێخانووە ئێمە دەگەر ڕێکخراوێک بینایەکمان گەتۆی 100,000 دەین مانجی باشە باکاتی مەسەن تەلەفۆنە توار بەکارێنەوە فرێشێ باشە هاتوچۆیەکەش ئەوەنێ بۆ خۆمانێکی موچەیەکمان هەیە پێشتر بەهۆی حەق خۆمانە یعنی کە کارمان کردەوە خانە نشین یان موچەتەیە بەردەوامین ئەمە هەر سێکە چەند پێرادرێکە بەیەکەوەین هەمومان مانگانە ئامادەین مەسەرەن هاوکاری ئەوە دەکەین کە کرێخانەوەکە بدەین و ئەگەشتێکی پێویستێکی کەم هەبێ بیکەین ئەژینە زۆر پارەمان پێ زۆر جار پارە دەبێتە هۆی نەڕۆژنی کارەکانت لەبەرەوەی بیر لە شتی تر دەکەیتەوە بەڵام ئەم پارەمان دەبەردەزانێت پێویستیشمان پێ نییە ئەوەندەی پێویستمان پێێتی خۆمان ئەیدەین دەمانەوێت داهەنا نەکەین لە کارڕێخەوەی دەگەرچی زۆر زەحمەتەوە تەسەوور دەکەم بربەستیشمان لەبەردەمدا دەبێت زۆر زەحمەتە کار بکەین بەم حسابە سەرکەوتو بین زۆر بەڵام لە هەموو حاڵەتەکاندا مەرحەلەیەکە بڕین کاک محەممەد زۆرنەی کۆمپانیەکان و لەم دوای ئاماژەی پێکراوە کاتژمێرێکی زۆر بۆ کارمەند بەکارهێن و لە بەرامبەردا بڕەپارێکی کەم ئایا ئەم بیانیانی کە دێنە کورسانەوە کاتژمێرەکانی کارکردنیان دیاریکراوە؟ بۆی مشکلەکەیشتە ینی قانونە هەمانە یاسایە هەیە ڕێنمایی هەیە بەڵام جێبەجێکردنەکەی بەدواداچوونەکەی نییە باشە ئەگەر ناکرێت کە هەموو کرێکارە مەسەرم بۆی هەیە لە هەفتەیەکە ڕۆژە پشووی خۆی هەبێ بە ئیسراحات بچێکی پێخۆشە ئازادە جوم بە تایبەتی ڕۆژانی جومعە ئەگەر ئەو ڕۆژە لە لای کۆمپانیەکان لای خاوەن ماڵەکە ڕێگای پێنەدا بڵێ ئیشمان هەیە ئەمانە دەبێت قەرەوەی بکرێتەوە هەم بە پارە هەم ڕۆژێکی کەشی بدرێتێ ئەوەمان هەیە بەڵام لێرە یاساکان زۆر جێبەجێ ناکرێت ئەگەر نا کرێکارێک مەسەلەم دەبێت 8 ساعات کار بکە باشە لە بەرامبەردا کرێکی دیاریکراوی پێ بدرێکە شایستەی ژیان بێت لەگەڵ هەموو ئەمانەشدا کۆمپانیەکان نەکرد کۆمپانیەکان عمومەن خەڵکی ئەمە ناتوانێت مەسەرن بە یاسایانە زۆر تەعامل بکات چکە کۆمپانیایەک کە دێ بۆ ئێرە تەندەرێک وەردەگرێت دەڵێ ئەم تەندەرە حەقی کرێکاری تێدایە حەقی یعنی هەموو پارەکان دیاری کراوە باشە بەڵام کاتێک ئەو دەچێت دەگەڕێت هەرزانترین کرێکار پەیدا دەکات باشە حکوومەتیژی ناپرسێتەوە ئەم کرێکارە بۆ هەرزانە پەیدا کردووە یا هەڵاوسانێکی بێکاری هەیە
خۆی لە یاسای کاری عێراقیژە دەڵە ئەفزەلێت بۆ کرێکاری خۆماڵیە مەسەن ئەمە هەم پرۆژەیەمان هەیە گە سیر بکەین کرێکاری خۆماڵی ئەقەلیە ئەو هەموو کۆمپانیەوەتێمان هەیە گە سیر بکەین زۆر ئەقەلیە یعنی بەدواداچوون و حکوومەت کەم تەرخەمە لەو ڕووەوە بەڵام گرفتەکە ئەوەیە حکوومەت گوێ ناگرێ ئێمە لە هەموو کەناڵەکانە لە ببینرا و بیسترا و خوێنرا و تومانە حکوومەت یاریمی کوردستان ئێمە هیچ داواکاریەکمان نییە بڕوا بکە هیچ داواکاریێکمان لە حکوومەت نییە نە سارە نە دەماشە نە سێڵوی هیچمان ناوێ پرۆژەیەکمان هەیە حکوومەت یاریمی کوردستانەوە پرۆژەیە گوێ لێمە بگرێت چاک ئەگەر نەمانتوانی کەمی بکەینەوە لەسەر ئەو جادەی ئەعدامان کە لەبەر ئێمە بێ کەسی جوێمان لێ کەسی لەسەر من نهاتە دەنگ بەڵام کە تۆ گوێ لە کەس ناگری گوێ بۆ خۆش لێی نازانی ئیترم خێران دروست دەبێت وەڵامدانەوەی حکوومەت بۆ داواکاریەکان ئەو داواکاریە چی بووە؟ هیچێ ئەم داواکاری و هێناتان گەاندۆ داواکاری ئێمە پرۆژەیەکمان هەیە ئەو پرۆژەیە ئێمە نایڵێ چکە زۆر کە پرۆژەیە گەڵێ شتێگەڵی ئەی زێ خەڵک نەگە و قسات زێ قسە یعنی تا خەڵک هەیە پێشمەرگە نەبووە باشە بەڵام کە گوێ لێ بووە کەسەکە مەسەن پێشمەرگەی بۆ جێراتە لە فڵان شەڕا بەشداریمان کردەوە ئەومان کردەوە ئەو قسەی زیێ شوێنیشکە بەکاری هێناوە چ جا ئەوەی پرۆژە ئێستا خەڵک پێشکەوتوو بووە گوێ لێەوە بێ تۆ پرۆژەیە تەقدیم دەکەیان تەرحیلەکەی زۆر بە ئاسان دێبێت ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ کەمکردنەوەی هەموو گرفتی ئەم کرێکارانە وە چارەسەرکردنی و ڕێگا چارەمان پێەیە یعنی لە غرامەی زۆرەوە لە هێنانی زۆرەوە لە بەکارهێنانی زۆرەوە لە ئیستیغلالی زۆر لە هەموو ئەمانە ئێمە چارەسەرێکمان پێ باسی ئەوەت کرد ڕەناس ئەزان پرسیارە دێمام منێک پرسیار ئیزاڵە بکەم ئەو کەسانەی ئەو کەسە بیانیانەی کە لە دەروێن جیاوازی هەیە لە نرخەکانیان بۆ پێشکی پارەیان وەردەگیری و ماگانەش بەم کەسە جیاوازی هەیە لە نرخی وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە ئەمە هەیە و ئەمە بۆچی وایە و چۆن چارەسەرەکری ئەمە گرفت دروست ناکات خۆی زان چۆنە خۆی ئەو وتنی ئەو شتە خۆش نییە بەڕاستی مەسەرەوە دەکەوێتەوە سەرەوەی بەسەر ئینسان دەکرێت بڵێ نزیک بۆتەوە لە بازرگانیکردن بە مرۆڤەوە ینی کەم بڵێم ئێستا من گوناحم چییە بینۆدەوە کوردی نازانێ بڵێن کەسێکی نیپاڵیە ڕەنگی لەگەڵ ڕەنگی منە جیاوازە خۆ نەخۆی هەڵی بژادەوە نە منیش خۆم هەڵبژادەوە لە دەرەوەی ڕێدێمەیە بەڵێ وایە ئێستا کرێکاری مەسەرەن ئەفریقی هەرزانترە لە کرێکاری نیپاڵی ئەمە ناخۆشە جا من لەسەر ڕەوشیمانەوە و ژیان و گوزەرانی ئەم بیانیان نەپرسیارەمێ با بڕێنە لای بیۆندا لەو ماوەی کە لە کوردستاندای و لێرە کار دەکەیت شتێکی کوردستان زیاتر سەرنجی ڕاکێشاوی چ شتێک بەلاتەوە جیاواز بووە جوان بووە هاوتەوە کوردستان لە کوردستان کوردستانەکە خەڵەکەی زۆر باشە هەر بینی ئەگەر نایناسی ئەوتی چۆنی باشی ئەوەی زۆر باشە ئەی هاوکاریتانەکەن لەگەڵ هاوکاری کتانەکەی هەیە ئەکر هەمووی دنیا یەک باشە یەک باش نییە هەروەکو ئێرە باش هەیە باش نییە هەردووکیان هەیە خواردنی کوردی و تاقی کردوێتەوە بەڵێ بەڵێ حەز بە چ خواردنێکی کوردی زیاتر ئەکر خواردنەکەی کوردستانی جیایە نێپالی جیا کوردستان ڕۆنەکەی زۆرەکەی برنجەکەی ڕۆنی تەیە زۆر زۆر بەس نێپالەکەی برنجەکەی ڕۆن ناوێت ڕۆن ناکەی بەس خواردنەکەی خۆشە حەز بە چ خواردنێکە خواردنەکە هەر پاشولی برنجە پێشتر زۆر زۆر پاشلی برنج خواردووە هەر خۆشە لەگەڵ نێپاڵی هەیە نێپالەکە ئێستا خواردنەکەی خۆی بینی لێرە بۆ لای باکگیستی هەمووی جوما هەیە ماتەمی نێپالی کێراوە دوودانە وایە ئێستا هەمووی کوردیەکان هەر خواردن نێپالکۆی ینی هەر وەکو ئەکتۆ خواردەکە بەس خواردنەکەی باش کاک محەممەد فێری خواردن کردو خواردنی نیپاڵی هیچ کاکەمە ئێستا پێر بۆ لای خواردن نێپالیەکان یادوەریتون زۆر خۆی دانیشتێ لەگەڵتان خواردنە خۆن بەیەکەوە باڵێ زۆر خواردنەکانی ئەوی پێ چۆنە کاک محەممەد پێی خۆشە هەر کاکەمە ئەگەر داواکە من چوم بۆ لای خواردن کوردی خۆم باشە خواردن نێپالیە ئاەکتر داوا دەکەی من دەچمە ماڵیان کۆمەڵایەتی هەیە لەگەڵوان من ئێستا ئەلەکسەری مەسەر کاتێک کە یادی لەدای بوون عید میلادە شتێکیان هەیە تەلەفۆنەکەن کەی تەلەفۆنەکەن عادەتەن ئەوان دوای سعات نۆکۆ دەبنەوە لە ئیشەکان دەگەڕن نوێی شەو چارەک بۆ نوێیان سعاتەوە بابا کاگە حەما بەڵێ وەرە عید میلادە ئەو گوێ لێتۆ لە دەر زۆر باش هاوسەرگیریان هەیە یارمەتیان هەیە کاک محەممەد لە ماوەی ئەگەر نمونەیەک هەبێ کرابێ بەڵێ لە ناوخۆیاندا هاوسەرگیری دەکەن بەڵام لەوانەیە ئوسوسی ئەوێ لەگەڵ ئێرە جیاواز بێ عادەت و تەقاڵ بەڵێ
چکە لە نیپال فرەژنی مەمنوعە بە هەموو جۆرێک زۆر باشە یعنی کەسێک نییە بڵێ دوژنی هەیە لە نیپال هەیە بینەوە ئەگەر ها بۆ لای ژێنەوە ئاگایی ئەو شتی چاوکەیەکسە بۆ سەجن ینی لەوێ قوتسەتی ژن زۆر بەرزە لەوێ ڕۆژێک هەیە بۆ جێژنی خوشکوبرایە هەموو خەڵکەکە بە ڕۆژووە لە پێناوی خوشکە لە پێناوی ژنە یەک ڕۆژ بە کاملی هەمووی بە ڕۆژوە لە پێناوی پیرۆزی ژنە لێرەش کە ئەوەی کە زەواز دەکات ئەگەر بیەوێ بەردەوام بێت ئەوە ئێمە ڕێکارە یاسایەکانی بۆ دەگەوین لە محکەمە و عقد زەواج و تەرتیباتی بۆ دەکەین ئەگە بشێ مەسەن هەر ئەوەندەی لێرێ و ئاشکرای نەکاتوانەوە بۆ خۆیان ئازادن زۆر باشە کاک محەممەد بە گوێرە و زانیارانەی کە لای منە وابزانم سبەینێ مەراسیمی ناشتنی کرێکارێکی بیانیە لێرە ئایا ئەمە چۆن بەڕێوە دەچێت و لەکوێ بەڕێوە دەچێت ئێمە هەر کێشێ هەر شتێکی لەو چەشنە دەبێت لە مردن بە تایبەتی دەبێ ئێمە ڕەزامەندی MBC واتە قونسوڵی نیپال وەرگین کە لە عێراق دانیا لەکوێتە کاک بینۆت ئیمێڵش کردووە ئیمێڵەکە ئێمە نووساوگە دەکەین دەینێنین بۆ قونسۆڵ لە قونسۆڵ وەڵام دەدرێتەوە ئایا ئێمە ئەوە لێرە بنێژین یا بینێرینەوە ئەگەر مەسلەی کۆرۆنا بوو پێشتر وەریان نەدەکردەوە لە جەنازەکەمان ئەسپەردە دەکرد ئەمەیان لەبەرەوەی تێچوەکەی زۆرە خانەوادەکەشی بۆ خۆیان ڕەزامەند بوون و توانن لە کوردستان بینێژن ئێمە ئەمە لە مانجی چوار بووە لە مانجی چوار جیانی لەدەستداوە بەڵام ئێمە دەستکاری ناکەین هەتا ڕەزامەندی وەرگێت چکە حکومەت دوای بۆ هەیە داوای قەرەبوو لە وڵاتە بکاتەوە ئێستا فەرمانەکەمان وەرگتووە سبەینێ سعات دا لەسەر لە قەبری مەسیحیەکان قەبرستانی گۆڕستانی مەسیحەکان لێ ئەسپەردە دەکەین دەبێت لێرەوە زۆر سپاسی خەشە بکەم کە بەڕاستی پێکەوە ژیان زیاتر لە نامەسیحەکاندا هەیە بۆ زانیاریتان ئەو قەبرستانە تازەیە کە کراوەتەوە لای خەسخانە شۆڕش زۆر هەوڵماندا لەوێ قەبر هەڵکەنەکە وتی من ناڕم لێرە ئەوە بکە بینێژن کە زۆر ناخۆش بوو بەڕاستی موافقەتی ئاسایشمان پێەیە بەڵام کاتێک کە قسەم لەگەڵ خەشەکە جەنابی خەشایمەن کە دەرەوە جارێک کە سوپاسی دەکەم بەو ڕوحی برایانەوە وتی ئێمە بەیەکەوەژیان بەزەیەکە و بەیەکەوەژیان دەکەین ئەوە نەکەین چی بکەین هەنی لەکوێ بەیەکەوە بژین بارەم دنیا بەیەکەوە بژین باشە بە دیاریکراوی بەچی وەفاتی کردبووە بە جەڵدا جەڵدەی دڵ زۆر باشە ئەمان کە گرفتێکی تەندروستیان بۆ دروستە بێت نەخۆشێکی تا ڕادەیەک مەترسیدارە لە هەرێمی کوردستان ئەمێنەوە لە ژێر چاودێری پزیشکیە بن لێرە یان ئەنێرێنەوە بۆ وڵاتی خۆیان ئەوەی کە دڵخۆشیە ئەوەی لێرە بۆ من دەکرێت لە هەموو نەخۆشخانەکان بۆ ئەمانش دەکرێت بەبێت جیاوازی ئەگە پێویست بکە ئەمە کتاب بۆ دەکەین بۆ کام خەستخانە بێەوە هەمووشان سەعدادێوان تێدایە کە هاوکاریمان بکەن کردوشمانە پێشتر کاک محەممەد وەکو بێندەش ئاماژەی پێداوت هێر کێشەیەکمان هەبێ ڕاستەخۆ دێنەوە لای کاک زیاتر کێشەکانی ئەوان چییە گیرۆگرفتیان چییە ئێمە هەر لە سلێمانی ئەومان نییە ئێمە لە هەولێر و دهۆک و بەغدا و بەسرا حەچی تەواوی عێراقدا هەیە پێشەوەی حکومات هەر شتێکی گرفتێک بزانێ ئێمە یزانین لەڕێ گروپەکانمانەوە کێشەکانی ئەمان یەک لە زۆر جار لێستانی پاسپۆرتە لێدانە نەدانی پارەیە دەستدرێژیە هەموو ئەمانە هەیە وجودی هەیە لەناو خۆشیاندا وەکو باسم کرد لە بەرنامەکە ئێمەدا هاتووە کەویستمان چارەسەر ئێمە بکەین هۆکاری هەموو ئەمانە چییە بە عکسیشە مەسەن هیانە دزی دەکە هیانە لە ماڵەکە لەو ژنەی کە خزمەتیەکە لێدا هیانە لەوانەیە خۆی مایل بە بۆی کە خاوەن ماڵەکە بەلای خۆی ڕابیشێشە بۆ مەسەلەی سێکس و ئەوانە بەڵام هەموو چارەسەری ئەمانە بەو بەرنامەی ئێمە دەکرێت یعنی هەموو نەخۆشیەک هۆکارێکی هەیە و سەرەتایەکی هەیە سەرەتاکە کە تۆ ئەو سەرەتا بن بڕکێت نەخۆشەکە خۆ کۆتایی پێدێ زۆر باشە چینەوە لای بیۆندا هیچ جارێک هەبووە ینی بۆ نمونە کچێکی ئێوە لەگەڵ کوڕێکی کورد ئەو سەرگیری بکەیان بە پێچەوانەوە کوڕێکی ئەوە لەگەڵ کچێک لەگەڵ کوڕێک بە پێچەوانەوە هەردووکیان ئەو سەرگیری لەگەڵ کوردێک بکەن ینی کچێکی کورد بخوازن شتێکی کوردەکەی لەگەڵ نێپالیەکەن بەس ڕافێکی کوڕ هەیە بەس کیچەکەی نابێ زۆر باشە باشە لە بۆنە کوردیەکانە چێکەن بۆ نمونە ڕۆژی نەورۆز یان جەژنی قوربان جەژنی ڕەمەزان ئێوە چێکەن لەو بۆنانەیە ئێوە لای نێپالەکە جەزەنەکەی زۆر ئێمە ئەکەی
جیایەوە شێرپا تامەنگ نێوار ئەمە زۆر ینی هەمووی جەجەنەکەی جیایە بەس هەموویتان نێپالیەکەن جەجەنی گەورە ئەوەی سیمانگ دای سیمانگەکە کراوە لای هاوڵاکەن کاخەمە خۆیزانی گۆرانی دوو گۆرانی هونارمەندەکەی بێنێرم بۆ ئێرە یەک ئەمریکیە یەک نێپالیە لای هەلی وەسکارە بۆ هەموویتان بەکێت بێ بۆ لێرە باشە لەگەڵ هەیە جەجەنەکەی بۆ لۆسار هەیە ئەوە هەر ساڵی تازایە سۆنام لۆسارە ئەوە هەر ساڵی تازە تامەنگ هەیە لەگەڵ ئێستا هەیە جەجەنی دەسەیەمە کەلچەری هندووەیە هندووەکەی ئەوە جەجەنی برنجەکەی سوور ئاواداینی لە هەرێمی کوردستان بەڵێ پێش وەرزی بەهار لە وەرزی بەهارە سەرەتای وەرزی بەهار ئاگرەکەنەوە خەڵک جلی کوردی لەبەرەکەن ئەچنە دەرەوە ئێوە چی ئەەکەن لەو ڕۆژە ئێوە هەر جیای هەموو زۆرە ئێوە ژواکەن جلی کوردی لەبەرەکەن بەسەوەنیە دەڵێ مەسەن تۆ لە جژنی نۆرۆزی کوردستاندا چی دەکەی؟ هەر لای ئەکر من ئێز نایکەم بە سەرێکەکەم بۆ لای ئەوەی لێرە ئێرە بۆ جلی کوردی تایە ئاگراکەکەی تایە ئەوەی خۆشە لەگەڵ دانسی کوردی بی ئەوە هەیە پەڕی تا ئێستا ئەڕپەرجەکەی زۆر باشە زۆر خۆشحاڵ بینم ڕۆ لەگەڵ کاک هەماژار بیۆندا خۆشحاڵ بینم ڕۆ لەگەڵ مامان دەستان خۆش بێ و پێم وایە پەیامێکی باش و جوانیشمان گیان بە بینەر و بە خەڵکو و کێشەکانی ئەوانیشمان باس کرد هیوادارین ئەم شەش ڕەنجینەیە بەردەوام بێتەوە ئەوەی بتوانین هەمومان لە خزمەتی یەکتر و لە خزمەتی ئینساندا بین هەمومان ئینسانین بە هەر جۆر لە جۆرەکان بێگومان زۆر سپاس بۆیەوە کە لەگەڵمانە بوون بەڕێزان پاشکەمێکی دیکە لەگەڵتان بەردەوام